ڕۆژانێ لە مێژووی شۆڕشی ئەیلول لا نووسین و خوێندنەوەی شەوکەت مەلا ئیسماعیل حەسەن. داخوازەکانی شای ئێران بۆ پشتگیری لێکردنی هەر کودەتایەک نازمگوزار بیکات ئەم مەرجانەی خوارەوە. یەکەم تیرۆرکردنی سەرۆک بارزانی خوا لێ خۆش بوو ئیدریس بارزانی و مەسعود بارزانی بۆ ئەنجامدانی ئەم کارە چەپەڵە 29/1971 مەلا مینکراوەکان لێردران بۆ حاجی هۆمەران کە مەلاکان دەکەونە ڕێ بەرەو حاجی هۆمەران. ئێوارەکەی عەبدولکەریم شێخلی میوانداریەکی گەورە دەکاو بۆ ئەو 4-5 کەسەی کە لە پیلانەکە بەشدارن و 2 کەسی دیکەش داوت دەکات و پیان دەڵێ ئەم شەو هەواڵێکی زۆر خۆش و گرنگ دەبیستن. بە دیدار و ڕادیۆ و تەلەڤیزیۆنەوە دادەنیشن کە هەواڵی سەرنەکەوتنی پیلانەکە دەبیستن زۆر دڵتەنگ ئەبن و سەری دنیای لێ دێتەوە یەک. عەبدولکەریم شێخلی ڕێکخەر و سازکەری پلانەکە بوو لەگەڵ نازمگوزار و هاوتاوانەکانی بۆ شەهیدکردنی سەرۆک بارزانی و ئیدریس بارزانی و مەسعود بارزانی. دووهەم تیرۆرکردن و خەلاچۆکردنی کوڕان و پیاوانی عەشیرەتی بارزان و بنەماڵەی شێخی بارزان. سێهەم تیرۆرکردنی ئەحمەد تۆفیق و سەرجەم هەواڵەکانی و ئەندامانی پارتی دیموکراتی کوردستانی ڕۆژهەڵات چ لە ناو عێراقا و چ هێناناویان بۆ ناو عێراق و لە ناوبردنیان و هەمویان بەدەستی دامەزگای نازمگوزار شەهید کران. چوارەم کوشتنی قادر تەگەرانی و برادەرەکانی ئەمە چوارهەم داخوازی و چوارهەم مەرجی شای ئێران بوو لە نازمگوزار کە دەبێ پێش هەستان بە کودەتاکەی ئەنجامی بدات. قادر تەگەرانی بە چەشی میری دژی دوژمنێکی دیکەی کورد دەجەنگی ئەوەندەی بۆی بکرایە و بیتوانایە دوور لە ناوچەی ئازادکراوەکانی کوردستانەوە هێرشی دەبردە سەر هێزەکانی شای ئێرانی چەپەڵ. ئەگەر لە ناوچە ئازادکراوەکانیشەوە تێپەر بووایە پێشتر سەرۆک بارزانی ئاگدار کردبوو کە زەرەر و زیانی نابێ بۆ شۆڕشی ئەیلول و سەرۆکایەتی بەرزانی. خوا لێ خۆش بوو قادر تەگەرانی پەیوەندی ڕاستەوخۆی بە بارزانیەوە هەبوو لە شەتل عەرەب بە تۆربیت تاقان لێ کرد و نوقمی ئاواکە کرد. پێنجەم قەناعەت بە گەورە پیاوانی کورد بکرێ لە دەورەی وڵات بگەڕێنەوە بۆ عێراق و هەموو تیرۆر بکرێت. شەشەم هەندان و بتمانەدان بە جەنەرال بەختیاری کە لە عێراق جێگیر ببێ و تیرۆر بکرێ. بنکەندکردن پێش نسکۆی شۆڕشی ئەیلول شای ئێران بە ناوی فەسی پزیشکی ساڵانەی تەندروستی خۆی چوو بۆ سویسرا بۆ پەیوەندیکردن لەگەڵ لێپرساوان و نوێنەرانی عێراقا لە ڕێی ئوردون و جەزائیر و لەژێر چاودێری هەنڕی کیسەنجەردا. بە درێژایی ئەو ماوەیە بارزانی لە تاران گڵدرابەوە زۆری لێ کرابوو چاوەڕوانی گەڕانەوەی شا بکا لە سویسرا. بۆی نەبوو تاران بەجێبێڵێ. ژنی شای ئێران فەرەحدیبە وەک پۆسەچی لێ هاتبوو لە نێوان شا و مەلیک حسێنە بۆ گاندن و ئاڵوگۆڕکردنی ڕای شا و ڕژێمی عێراق بەهۆی شاحسێنەوە. ڕۆڵی سەرەکی هەرەسێنانی شۆڕشی ئەیلول هەنڕی کیسەنجەرا بێ. نسکۆی ڕێکەوتنامەی 11 ئازاری 1970 هەرسپێهێنانی ڕێکەوتنامەی 11 ئازاری 1970 دەگەڕێتەوە بۆ پلانی نێودەوڵەتی و بۆ ئەو هۆکارە سربیانەی نازمگزار و برادەرەکانی لە ناوەوەی عێراق کە خۆڵخانە بووی. شان بەشانی ئەو هۆکارە سربیانەی شای ئێران و نازمگزار لە دەرەوەی عێراق دانهێنێتە کایە و سەری کرد. ئەمەش شانبەشانی ڕەفتاری هەندێک لێپرسراوانی ڕژێم و کوردیش کە بارودۆخی ناو کوردستان لە بەرژەوەندی بیر و بۆ چوونیان نەبوو تەگەرە و کۆسپیان دروست ئەکرد و دانهێنایە پێشەوە. ئاغا و بەغزادە و جوتار ئەو ئاغا و بەغزادانەی لەژێر سێبەری شۆڕژا مابوونەوە سەر و ماڵ و توانایی دارایی خۆیان خستبووە ژێر پێداویستەکانی شۆڕشەوە. دیوەخانەکانیان کردبووە میوانخانە بۆ پێشمەرگە و لێپرسراوانی سوپای شۆڕژێری کوردستان و پێدارکە. زۆربەی زۆری جوتیارەکان لە پاڵ ئیش و کاری جووتبەندیدا
داهاتن ڕێزی پێشمەرگە و لەگەڵ کاری پێشمەرگایەتیە کاروباری جووتبەندی خۆیان ئەکرد. نامەردانە لە کاتی جۆدرە و گەنم درونەوە فڕۆکەی جەنی دەخڵودان و خەلە و خەرمانەکانی ئەسووتان و چێلگەکانی ئەدایە بەر بۆمبای قورس و تڕ وشی پێکەوە ئەسووتان. لەگەڵ ئەو هەموو مەینەتی و مەترسیەدا بە درێژایی ساڵانی شۆڕشی ئەیلول جوتیارەکان زێوزاری خوان بەراڵان نەکرد و لە کاتی وەرزی خۆیان کاریان تێدا ئەکرد و بۆ ئەوەی دەخڵودان و کشت و کاڵەکانیان بەرهەم بێنێ و ئەم گەشتبینیە زۆر جار پیرۆزەی دەهێنا و هۆیەکی کاریگەر بوو بۆ بەردەوامی شۆڕشی ئەیلول. ڕۆڵەی کورد ڕۆڵەی بەرزانیە. لای بەرزانی هەر کوردێک لایەنێک چینێک بە پاچی لەژێر سێبەری شۆڕشدا نیشتوایە بە ڕۆڵەی کورد و ڕۆڵەی خۆی دادەنا. ڕێزی لە هەموو لایەنەکان و چینەکانی ملەت ئەگرت. دەیفەرموو ئەگەر ئاغایەک دڵگیر بکرێ و بچێتە پاڵمیری بەلایانی کەمەوە 200 تا 300 کورد لەگەڵ خۆی ئەبا. بەڵام ئەگەر لای ئێمە دەمێنێتەوە دەتوانێت 300-400 پێشمەرگە و خێزانی پێشمەرگەمان بۆ بەخێو بکە. عەبدوڵەغای پشدەری سەرکردەی هێزێکی تایبەت بوو کە لە سەرەتادا 30 پێشمەرگە بوون و ساڵی 1962 لەلایەن میمسینەوە دەستنیشان کرابوون و هاتبوونە پاڵ شۆڕش بۆ لای سەرۆک بارزانی. هێزەکەی ئازا و چالاک بوون، شوێندەستیان دیار بوو. پشدەریەکان پیان دەوت عەبدوڵاغای دەخۆن، واتە عەبدوڵاغای خۆمان. دوجار بوو بە فەرماندەی هێزی باڵێ. کاری گرنگ بە درێژایی ساڵانی پێشمەرگاتیم بۆ هەموو هەڵس و کەوتێک و ڕووداوێ بارزانیم ئاگدار کردووە. هەندێک کاری گرنگ خۆی فەرمانی پێداوم لە دوی پچم و بزام دەگاتەچوە. زۆر جار دەیفەرموو هەردەم نوێنەری من بە بۆ خزمەتی میلەت. بەردەوامی بەرووبوومی شۆڕشی ئەیلول. ئەگەر چی نەهامەتی و مەینەتی زۆرم چست، لەگەڵ ئەوەشا خۆشحاڵ بووم چونکە ڕێگای کوردایەتی بوو، ڕێگایەک بوو بۆ وەدیهێنانی مافی میلەت. لە هەمووی گرنگتر ئەوە بوو شۆڕشەکەمان ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر بڵێسەی ئەسەند پتەوتر ئەبوو. دوژمن زیاتر لێمان ئەسڵەمیەوە. بە دڵنیایەوە ئەیڵێم هەتا ئەمڕۆژ هەر داهات و دەستکەوتێکی ڕامیاری بۆ کورد هاتبێتە کایەوە لە ڕەنج و بەرووبوومی ئەو شۆڕشە پیرۆزەیە، واتە شۆڕشی ئەیلولی 1961-1975 بە سەرۆکایەتی مەلا مصفا بارزانی. کوردایەتی هەستی خۆ بە کورزانین و خۆشویستنی نەتەوە و گیانبەخشین لە پێناوی بەختەوەریەکانی نەتەوەدا. کوردایەتی ماڵی هەموو کوردێکی دڵسۆز و نیشمان پەروەرە. کوردایەتی هەستێکی خۆڕزکە و تێکەڵ بە بیر و ویژانە بێ و ئەبێتە هاندەر بۆ خزمەتکردن بە کورد و مرۆڤایەتی. کوردایەتی بە پلەی یەکەم خەباتە بۆ سربەخۆیی. دوای قۆناغی سربەخۆییش کوردایەتی خەباتە بۆ چەسپاندن و دەستەبەرکردنی ئازادی و یەکسانی. کوردایەتی و مرۆڤایەتی دوو فەلسەفەی جمکن، هاوجوتن، پێکەوە ئەژین و پێکەوە گەشە ئەکەن. هەست و سۆز و خەباتی کوردایەتی تێکەڵ بە هەست و سۆز و خەباتی مرۆڤایەتیە. کوردایەتی دژی خۆسەپاندنی چینێک یان دەستە کۆمەڵێک یان تاکە کەسێک یان مەسەبێک کوردایەتی مرۆڤایەتیە. کوردایەتی هەست و سۆزێکی خۆڕزکە و تێکەڵ بە بیر و ویژانە بێت. ئەبێتە هاندەر بۆ خزمەتکردن بە کورد و مرۆڤایەتی. کوردایەتی بە پلەی یەکەم خەباتە بۆ سربەخۆیی. دوای قۆناغی سربەخۆییش کوردایەتی خەباتە بۆ چەسپاندن و دەسەبەرکردنی ئازادی و یەکسانی. کوردایەتی و مرۆڤایەتی دوو بیر و فەلسەفەی جمکن، پێکەوە ئەژین و پێکەوە گەشە ئەکەن و پێکەوە هەڵکشاون. هەست و سۆز و خەباتی کوردایەتی تێکەڵ بە هەست و سۆز و خەباتی مرۆڤایەتی کوردە. ئەم دوولایەنە تەواو پێکەوە ژاون و هاو ئامانج و هاوڕێبازن. کوردایەتی مرۆڤایەتیە.
بێ ئەوەش بڵێن کوردایەتی کورد خواناسیە. ئاینی پیرۆزی ئیسلام لە چەندین ڕۆوە دان بەبوونی نەتەوەی جیاواز دێنێ. ئەوە تا خوای گەورە فەرموێ یا ئەیها الناس ئینا خەلەقناکم من ذەکەر وئونثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم. خوای گەورە بە نەتەوە و هۆزی جیاجا درستی کردوین. هەر بۆیە بەرگری لە سەروەری و سربەخۆیی و ماف و ئازادی هەریەک لە نەتەوەکان بەرگریکردنە لە فەرمانی خوای گەورە و ئەرشێکی ئاینیە. هەروەها ئاینی پیرۆزی ئیسلام پێمان دەفەرمێ حب الوطن من الإيمان. دیارە نیشتمانی ئێمە کوردستانە و خۆشەویستیش بۆ خواکی کوردستان پاراستنێتی دەست داگیرکەر و زوڵم و ستەم. هەر بۆیە خۆ بەخەتکردن لە پێناوی خاکی کوردستانە کوردایەتی و خواناسیە. کوردایەتی ئازادی و یەکسانیە، ئازادی بیر و ڕاو بۆ چوون و یەکهەڵوێستیە، ئازادی لەسەر جەم بوارەکانی ژیانە ماشی کوردایەتیە، یەکسانی لە ماف و دەسەڵات و ژیانە و بەتایبەتی یەکسانی ژن و پیا و دیسانەوە هێمایەکی دیکەی کوردایەتیە. بەهێزترین و ڕۆشنترین دیاردەکانی کوردایەتی ئازادی و یەکسانیە. کوردایەتی خزمەتکردنە بە کەلتوری نەتەوەی کورد، خزمەتکردنە بە خاک و زمان و مێژوو داب و نەریتی ڕەسەنی نەتەوەمان، هەوڵدانە بۆ گەشەپێدان و سربەستکردن و پاراستنیان لە نەمان و بەلاڕێبردن و دزین و لەناوبردنیان. کوردایەتی هەستی خۆ بە کوردزانیە و هەژاندنی ویژدان و هەست و سۆز و خزمەتکردنە، ڕازگۆیی و پەیمان و بەڵێنبردنە سەرە، شەهید پەروەری و بەدەنگەوە چوونی هەژاران و زەحمەتکێشان و ستەمدیدان. کوردایەتی ئاشتی پەروەری و دەست و تەبایی ڕێزەکانی کوردە. چەند نمونەیەک لە هەمووان ئەو فەرماندە و سەرقۆڵانەی لە ناوچەی بادینان بوون و لەسەر زمان بوون و ناویان دەبیسترا بەردەوام. ئەیسا سوار فەرماندەی هێزی زاخۆ، عەلی خەلیل خۆشەوی فەرماندەی هێزی دهۆک، حسۆ میرخان دۆڵەمەری فەرماندەی هێزی شێخان، ئەسعەد خۆشەوی سەرلەشکری یەک واتە هێزەکانی بادینان هەمووی لەژێر چاودێری و فەرماندەی ئەمدا بوون. فەرماندەکان و سەرقۆڵەکانی دەوروپشت بارزانی نەمر کە ویردی سەرزمان بوون ئەمانن: لە سەرەتای شۆڕش مەلاشنێ، نەبی سەرئاسن، دواتر حاجی بەیرۆخی، حەمە ساڵح نێروەیی، عەریف یاسین، حسۆ میرخان ژاژووشی، غەزالی ژاژووشی، کەکۆ دۆڵەمەری، عەبدوڵەغای پشدەری، شێخ کەوکەس سەیتاها، ئەحمەد تۆفیق، خۆی و هەڤاڵەکانی حەمیدەفەنی کە خەڵکی ناوچەی سیدەکان بوو، شارەزایی کون و کەلەبەری شوێنی بەرەکانی شەڕ بوو لە ناوچەی سیدەکان و هاودیان. زۆر جار خۆی و هێزەکەی وەک هێزێکی فریادرس و شارەزا دەگەیشتە بەرەی شەڕ لە سیدەکان و هاودیان. ئەوەی سەرنجڕاکێش بوو، هەمیشە جلەکانی پاک و تەمیز بوو، مادوێتی لا گرنگ نەبوو، هەردەم زەردەخەنەیەکی پڕ لە پرسیار لەسەر دەموچایی بوو. وەرجێر لە نێوان بارزانی و ڕۆژنامەنووساندا بە درێژایی شۆڕشی ئەیلول هیچ یەکێک لەم هێژانەی خوارەوە وەرجێر نەبوون لە نێوان بارزانی نەمر و ڕۆژنامەنووساندا. مامۆستا ئیبراهیم ئەحمەد، مامزەلار تاڵەبانی، حەبیب محەممەد کەریم. بارزانی وتاری نەدەنووسیوە، زیاتر بە دایلێکتی سۆرانی لەگەڵ جەماوەردا ئەدووە. لە هەندێک هەڵوێستی نەئارامدا با دایلێکتی کرمانجی داخەوت. عەرەبەکەشی پەسەند و دوور لە هەڵە بوو. هەندێک لە ڕووسەکان خێزانی بارزانیەکانی کە لە ڕووسیاوە گەڕابوونەوە دەیانوت ئەو ڕووسیەی سەرۆک بارزانی پێیداخەوێ ئەکادیمیانەیە. هەر لە بواری زماندا ڕۆژنامەنووسێکی فارسی
لە ساڵی 1969 نووسی بووی دەم و دومان و زمانی فارسیەکەی بارزانی پێدا ئاخەوێ زۆر پارا و فەسیحە و زۆر کەم وشەی عەرەبی تێکڵاوەکە. هەروەها نووسیبووی بارزانی زۆر بە ئەتەکیت و پڕ ئەدەبە و لە هیچ جۆرە پرسیارێکی ڕق دڵگیر و نائارام نابێ. سەرۆک بارزانی هەمیشە چاکار بوو لە ڕۆژنامە نووسان کە بۆ مەبەست و بەرژەوەندی خۆیان وتەکانی ئەم هەڵنەجێڕنەوە، خاوتنەکانی ئاڵۆز و تێکەڵ نەکەن. لە ساڵی 1964 نوێنەری گۆڤاری ڕوزلی یوسف هاتبوو بۆ لای بارزانی لە سەنگەسەر و هەمان سەرنج ڕاکێشان و گلەیی دارێکی پێشووتری لێ کرد. ئەو کاتە من لە هەمان ژوور دانیشت بوو. ئەو پرسیار و وەڵامانەم باش دێتەوە یاد لە نێوان ڕۆژنامەگەری گۆڤاری ڕوزلی یوسف و بارزانیدا. ڕۆژنامە نووس ڕاست چییە لەسەر جەمال عەبدولناسر؟ بارزانی: جەمال عەبدولناسر سەرکۆماری میسرە، حەزی لە یەکگرتن و یەکبوونی وڵاتانی عەرەبە. پرسیار: ڕاتان چییە بەرامبەر یەکێتی نیشتمانی عەرەب الوەحدە العەرەبیە؟ وەڵام: ئەگەر ئەمیر و مەلیک و سەرکۆمارەکانی وڵاتە عەرەبیەکان وازان لە تەخت و بەختی خۆیان هێنا و خستیان لەژێر دەستی یەک سەرکۆماری هەڵبژێراوی عەرەبەوە بۆ بەڕێوەبردننی وڵاتێکی عەرەبی یەکگرتوو، ئەمە شتێکی زۆر باشە و مێژوویە بێ. پرسیار: ڕاتان چییە بەرامبەر هەستانی جوولەکانی ئیسرائیل بە سووتاندنی مەسجد ئەڵەقسا؟ وەڵام: ئەگەر لەوێ بوومایە لە پێش هەموواندا دەچوومە پێشەوە و ئاگرەکەم دەکوژانەوە. پرسیار: ڕاتان چییە بەرامبەر شای ئێران؟ وەڵام: گەل و نەتەوەکانی ناو ئێران زۆر باش شای خۆیان دەناسن و هەڵیان سەگانەوە. بە درێژایی ساڵانی 1961 و 1967 دەیان ڕۆژنامەنووسی بەریتانی و ئەمریکی و ئەڵمانی و فەڕەنسی و ئوسترالی و ئایسلەندی و سەر بە وڵاتانی دیکە دەهاتنە خزمەت بارزانی. ریپۆرتاژ و کتێبیان بە ئەو زمانانە لەسەر بارزانی و شۆڕشی ئەیلول نووسی و بڵاو کردوتەوە. تەنها تەرجومان لە نێوان بارزانی و ئەو ڕۆژنامە نووسانەدا هەر من بووم و ئەو کاتانە هیچ کەسانێکی دیکە لە من زیاتر بە ئەو کارە هەڵناسە. لە ساڵی 1966 بەدواوە ئەم بەڕێزانەش بە کاروباری وەرجێر هەستاون. دکتۆر مەحموود عەلی عوسمان، سامی عەبدوڕەحمان و بۆ زمانی فەڕەنسی یونان هورمز لەگەڵ ڕۆژنامەگەراندا دەچوو بۆ بەرەکانی شەڕ. تەنانەت لەژێر ڕەهێڵەی بردومانی تۆپ و فڕۆکەی ڕژێمدا و زۆر جاریش لە نێوان بارزانی و ئەو ڕۆژنامە نووسانەدا کە بە زمانی فەڕەنسی دەئاخەوتن هەمان وەرجێر بەو کارە هەڵدەسان. چل پێشمەرگە. سیدق ئەفەنی جێگەری ئەفسەر لێپرسراوی بارەگای هێزی باڵک بوو. دواتر لە ساڵی 1970 لە سەنگاو لێپرسراوی لقی دووی پێدارکان بوو. ئەم باسی بۆ جێڕامەوە وتی: ڕۆژێکیان لەگەڵاڵەت تەماشام کرد فەرەنسا حەریری بە پەلە و چنگ لە سەرشان بەناو بازارە خول ئەخوا و ئەگەڕێ و پێشمەرگە کۆکاتەوە. ئەو پێشمەرگانەی بۆ پشودان لە بەرەکانی شەڕەوە هاتوون بۆ گەڵاڵە. فەرەنسۆم بان کرد، وتم: وەرە پێم بڵێ بزانم چی ڕووداوە. لە وەڵامە وتی: ئەوە حاجی بەیرۆخی نامەیەکی بۆ بارەگای هێزی باڵک ناردووە، داوای 14 فەردە ئارد و 40 پێشمەرگە ئەکا. دەبێت 40-50 پێشمەرگە و ئازوقەیشی بۆ بنێرم. سیدق ئەفەنی پێڵێ نامەکەم پیشان بە کە سیدق ئەفەنی دەیخوێنێتەوە ڕاستە نووسراوە 14 فەردە ئارد و 40 پێشمەرگەمە بۆ بنێرم، بەڵام سیدق ئەفەنی ئەڵێ وای بۆ دەچم حاجی بەیرۆخی داوای ئارد و 40 قات جلی پێشمەرگە ئەکا. با ئێمە لەگەڵ تەتەرێکی خۆمانە ئازوقە و 40 دەست جلی پێشمەرگەی بۆ بنێرین و چاوەڕوانی نامەیەکی دیکە ئەکەین کە تەتەرەکە لەگەرێتەوە دەڵێ حاجی بەیرۆخی سوپاسگوزار بوو و جلەکانی داواش کرد بەسەر پێشمەرگەکانە. هیچ باسی ناردنی پێشمەرگەی نەکرد. فەرەنسا حەریری یەکێ بوو لە مەسیحەکانی کوردستان و بە ڕەمزی برایەتی ئاینی دادەدێ کە ئەمەش دروشمی سەرۆک بارزانی بوو. مافی ژیان و پێشکەوتن بۆ هەمووانە، بێ جیاوازی ئاینی و کەمایەتیە نەتەوەیەکان.
لەژێر سێبەری شۆڕشی نەتەوەی کووردا بوون. ڕۆژی 18 دوای 2001 فەرەنسۆ حەریری لە ناو شاری هەولێر کەوتەوە ناو بۆسەی چەند چەکدارێکی نەناسرا و لەگەڵ پێشمەرگەیەکی دیکەدا شەهید کران. فەرەنسۆ حەریری هەر پایە و پلێشی پێسپێردرابێ و پێدرابێ لە ناو شۆڕژە بەردەوام وەک کەسێکی سانا ڕەفتاری دەکرد و بە هەمان کاروباری تایبەتی بارگای بارزانی هەڵدەسا. بڕیاری ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕش لە بەغداد لە مانگی 1974 فەوجەکانی حەرس حودود هەڵۆشێڕایەوە. منیش گەڕامەوە بۆ ناوپردان. دوای 2 هەفتە بە بڕیاری مەجلس قیادەت سەورە ژمارە 402 لە 14 چواری 1974 فەرمانی فەسڵکردنم دەرچوو. هەندێک مێژووی گرنگ لە ڕۆژی 23/1974 وتوێژ لە نێوان کورد و ڕژێمی باسان نەما. هەموو فەوجەکانی حەرس حودود هەڵۆشێڕا. لە ڕۆژی 26/1974 ڕژێمی باس هێرشێکی بەربەڵاوی لە مووسڵەوە بەرەو زاخۆ دەست پێ کرد. لە ڕۆژی 24/4/1974 بردومانی شاری قەڵازە کرا. دوای 3 ڕۆژ بردومانی هەڵەبجە و گوندەکانی دەوروپشتیشی کرا. لە ڕۆژی 26/4/1974 بە تۆپ و فڕۆکە بردومانی گەڵاڵە و ڕەواندز و حاجی هۆمەران دەستی پێکرد. لە هەمان کاتدا هێزی سوپا بە هەموو توانایەکەوە هێرشی کردە سەر شار و شارچەکانی کوردستان، لە کەرکووکەوە بەرەو سلێمانی، لە کفریەوە بەرەو کەلار و دەربەندیخان و هەڵەبجە، لە کەرکووکەوە بەرەو سلێمانی و ڕانێ و قەڵازە، لە کەرکووکەوە بەرەو کۆیە و ڕانێ و قەڵازە جایتر، لە مووسڵ و کەرکووکەوە بەرەو هەولێر و ڕەواندز، لە زاخۆوە بەرەو ئاکرێ و ڕەواندز و بەرەو گەڵاڵە. لە مانگی 1974 شای ئێران بواری هەموو کوردە ڕاکورد و هەڵهاتوەکانی چنە ناو ئێرانەوە. نزیکەی 9 ملیۆن کورد چوونە ناو ئێران و تورکیا و کۆنترە و بەردەوام بوو. هێرشی گەورەی سوپای ڕژیم لە ڕۆژی 1974 بەرەو ناوچەی گەڵاڵە دەستی پێکرد. ڕۆژی 29/1974 چای زۆزک کەوتە ژێر دەستی ڕژێمەوە. ڕۆژی 25/11/74 بەشی هەرە زۆری دانیشتوانی ناوچەی بادینان گەشتە ناو ئێران. ژمارەی کلیلی شفری بروسەکانی میری بە درێژایی شۆڕشی ئەیلول پتر لە 5,000 کلیلی شفرەی بروسکەی هێزەکانی میریم دۆزیوەتەوە. ئەو بروسکانش تایبەت بوون بە وەزارەتی ناوخۆ، پۆلیس، ئاسایش، وەزارەتی بەرگری ئیستیخبارات. زیاد لە 120 تۆمارەی 300 لاپەڕەی بروسکەی ئەو دامودەستگانم شی کردوتەوە. ئەو بروسکانە دەبوونە هۆیە پاراستنی گیانی سەرۆکبارزانی و پێشمەرگەکان و دانیشتوانی ناوچە ئازادکراوەکان. جگە لەوەی پلانەکانی سوپامان لێ ئاشکرا دەبوو دەست بە جێبارزانی ئاگدار ئەکرا. لە لای خۆیەوە دژە پلانی دادەناو پلانی سوپای پوچەڵە کردەوە. ڕێزی خاشی نیشتمان دوای نسکۆی شۆڕشی ئەیلول لەگەڵ هەندێک برادەرانی دیکە بڕیارماندا لە ڕێی قەسری شیرینەوە بڕۆینەوە بۆ عێراق. وتیان ئەو ڕێگەیە باشە و لێپرساوەکان زۆران لێوە ڕۆشنێتەوە. لە 29/1975 گەیشتنە شوێنی پشکنی لە موزریە. دایان پێشمەرگە و لێپرساوان لەو شوێنەدا خۆیان تەسلیم بە ڕژێم ئەکردەوانە. لەوێ بە جۆرەی کۆمەڵێ پرسیاری ئامادەکرا و لێکۆڵینەوە و ناسنامان لە هەموو کەس وەرەگرت. هەندێک کەس بە هێلیکۆپتەر و هەندێکی دیکەش بە ئۆتۆمبیل دەجێزرانەوە بۆ بارەگای هێزی سوپایی لە بارەگای فێرخە دەچوو. لە کاتی لێکۆڵینەوە و ناونووسکردن و ئاشکراکردنی ئیشی من وتم من ڕایدی شورتە بووم و ئامرفەوجی حەرس حودود بووم. نایب زابتێک و چەند کەسێکی دیکە بەو لێکۆڵینەوەی هەڵاسان. کابراکە بە چاوێکی پر لە ڕک و چینەوە وتی بڵێ ڕائت خائن
لەگەڵ 4 کەسی ترە سواری ئۆتۆمبیلی جێبیان کردن و هەمومانە بردە ناو سەربازگەیەکی گەورەوە. هەمان شەو لێکیان جاکردینەوە. هەندیسان فایلێکیان دەرهێنا و دوای ناونووسکردن بردمیانە ژوورێکەوە هەموو زلەکانمان پێداکەنم. تەنها جلی ژێرۆم نەبێت. کەوتنە وێنەگرتنم. پتر لە 15 وێنان گرتم. بە پێوە بە دانیشتنەوە ڕوبەڕوو لە تەنیشتی ڕاستەوە لە تەنیشتی چەپەوە. هەرچێ خاڵ و نیشانەیەکم پێوە بوو هەمووی نووسرا و پەنجەکانیان مۆر کردم. جارێکی تر لەگەڵ ئەو برادرانەی لەگەڵ مابوون یەکخراینەوە بە ئۆتۆمبیلێکی سەربازی ڕەوانەی بەغدادیان کردین. لەوێ منیان برد بۆ ئاسایشی گشتی. دوای 4 ڕۆژ وتیان بڕۆرەوە بۆ سلێمانی وەک ئەوانی تر چاوەڕێی چارەنووس بکە. ڕاوکەوت چەشە لە بەرواری 22/4/1975 نائیم حەداد کە نوێنەری ئەحمە حەسەن بەکر بوو بۆ سەسپاندنی ڕێکەوتنامەی جەزائیر بەبێ ویست و خواستی خۆم لە ڕێگەی پارێزگاری سلێمانیەوە ئاگاداری کردم بچم لە بارگای بەڕێوەبەرایەتی حدودی سلێمانی دانیشم. دواتر لە چارەنووسی خۆم ئاگادارم ئەکەم. لە ڕاستیدا ئەمەم لا ئاسایی بوو. وام دەزانی ئەم بڕیارە بۆ هەموو ئەفسەر و سەرباز و پۆلیسەکانە. لە دوای چەند ڕۆژێک هەستم کرد منیان داناوە بە ڕاوکەوت چەشە بۆ ماوەیەکی دیاری کراوە. لەو ماوەیەدا بە هیچ جۆرە و بە ناوی هیچ ناوێکەوە و هیچ جۆرە بڕیارکی مەزر قیادە سەورە یان مەرسوم جمهوری یان ئەمر وەزاری یان ئەمر ئیداری لەسەر ناوی منەوە دەرنەچوە کە جێردراومەتەوە بۆ شورتە یان بەڕێوەبەرایەتی سنوور هێزی پاسەوانانی سنوور. ئەگەر هەر بڕیارێکی لەو بابەتە هەبوایە لەسەر جێڕانەوەی من یا دامەزراندنم لە شورتە پێویستە یەکەم لە ڕۆژنامەی ئەلوەقایل عێراقیدا بڵاو کرێتەوە یان بڵاو کرابێتەوە. هەر کەسێ وەکو من بە بڕیاری ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕش فەسڵ بکرێت تەنها بە بڕیاری ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕش ئەخرێتەوە سەر وەزیفە. ئەم بڕیارەش کاتێ کاری پێدەکرێت کە لە ڕۆژنامەی ڕسمیدا بڵاو کرابێتەوە. شتی لەم بابەتە ڕووی ناوە. دووهەم پێویستە نوسخەی بدرێ بە وەزارەتی ناوخۆ، وەزارەتی بەرگری، وەزارەتی دارایی. سێهەم پێویستە نوسخە بدرێت بە دۆسەی کەسایەتی واتە شەخسی پۆلیسی گشتی، بەڕێوەبەراتی گشتی سنوور، هەروەها بۆ بەڕێوەبەراتی خانەنشینکردن. بە هیچ بڕیارێک ئیعادە نەکراومەتەوە بۆ سرچی پۆلیس یان پاسەوانی سنوور. بە درێژایی ئەو 5 مانگ و 7 ڕۆژە بە جلی ڕسمی ڕائیدی شورتەوە منیان دەهێنا و دەبرد و کردو بمان بە نمونەیەک بۆ ئەو ئەفسەر و پۆلیسانەی لە ئێران مابوونەوە. هەروەها بۆ شکاندنی ناوم و تۆڵەسەندنەوە لێم کە من ئەندامێکی دیاری شۆڕش بوو. ئەو برادەرانەی بە جۆرەی بەیاننامەی لێبوردن گەڕانەوە لەو ڕۆژەوەی گەیشتینەوە ناوخاکی عێراق ماوەیەشان بۆ بەرزکردنەوە و خانەنشینی بۆ حساب کرا. بەڵام سەبارەت بە من ئەو ماوەیان بە هیچ بۆ لە قەڵم نەدام و لە نووسراوی ژمارە 40659 بەرواری 26/11/1975 بۆ مەبەستی دیاریکردنی موچە ڕون و ئاشکرایە لە نووسراوەکە دەڵێن مجموع سنوات خدماته تنفيذا لقرار مجلس قيادة الثورة المرقم 1219 والمؤرخ في 28/9/1907 وبعد طرح مدة سنة واحدة من التحاقه بالجبل العميل وذلك للفترة من 28/3/1974 إلى 28/3/1975 ومدة 5 أشهر و7 أيام 14 سنة صافية. إمضاء صائب عبد المجيد رئيس مجلس الخدمة العامة المدير العام للشؤون الفنية. بلو بايا بدرجاي أو بيجمعني لبروراتي سنور بوم لجيت شاوديري دابوم. دوای ئەو ماوەیە بڕیاری ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕش ژمارە میمقاف 24/6/1970
4309 لە 14/9/1975 دەرچوو لە ڕۆژنامەی ئەلواقع عێراقیە بڵاو کرایەوە لەسەر جێڕانەوە بۆ وەزیفەی مەدەنی لە پارێزگای موسەننا واتە سەماوە بە پلەی ملاحظ. ئەو وەزیفانەی لە سەماوە پێم سپێردراوە ئەمانە بوون: ملاحظ في معمل كاشي السماوة، ملاحظ في معمل الجوس نقر سلمان، ملاحظ في مديرية نقل الركاب السماوة، ملاحظ في مديرية التربية السماوة. دوای ساڵێک میری کەوتە گواسەوەی کوردەکان بەرەو شارەکانی کوردستان و ئێمەش چەند کەسانی سکاڵامان نووسی بۆ گواستنەوەمان بۆ سلێمانی. دوای ماوەیەک منیش یەکێک بووم لەوانە و گوێزرامەوە بۆ سلێمانی لە ئیدارە مەحەلی دادام بە ناونیشانی ملاحظ. دوژمنەکانی کورد لە کورد وریاترن. ڕێبەرانی کورد بەهێز و توانای نەتەوەی کورد دەتوانن سربەخۆیی و ڕزگاری و وەدەست بهێنن و پشت نەبەسن بە دەوڵەتە گەورەکان. کورد کە خۆی چەسپان دەوڵەتە گەورەکانش دێنە پێشەوە بۆ پشگیری لێکردنی. ئەبێ استراتیژیەک بۆ خۆی داڕێژێ و پلانی هەنگاو بە هەنگاو بۆ ئازادی و سربەخۆیی داڕێژێ. بۆ ئەم مەبەسە یەکبوونی و تەبایی و یەکدیگیری حزبە سەرکێکانی ناو کوردستان پێویستە خۆخۆیی و خۆپەرستی بخرێتە ئەولاوە و بیر و باوەڕی یەکبوونی بەرەو ڕزگاری بێتە کایەوە. کوردایەتی بخرێتە پێش حیزبایەتیەوە، حیزبایەتی بکرێ بە خزمەتگوزاری کوردایەتی. دەتوانین بە دوو ڕستە بڵێن ئاسەواری دووبەرچی لە ناودا بنبڕ بواە و شان نەدرایەتە بەر یارمەتی بیانی و وڵاتانی دراوسێ. سەرۆک بارزانی دەیفەرموو لە مێژوودا دراوسەکانمان بەردەوام بۆ بەرژەوەندی خۆیان لە کورد وریاتر بوون. پلانی ئامادەکراویان هەبووە دژی کورد و گەرەویان لە کورد بردوتەوە. بیرکردنەوە لە مردن مرۆڤ نائارامەکە. بارزانی کە لە واشنگ بوو بەم شێوە فەلسەفیە باسی مردنی بۆ هێژا مەسعود بارزانی کردبوو. مردن ڕووداوێکی ناڕەحەت و دژوار نییە. بیرکردنەوە لە مردن دژوارە و مرۆڤ نائارامەکە. باشتر وایە بیر لە مردن نەکرێتەوە بۆ ئەوەی ئەو کەسە خۆی تووشی ئەو دژواری و نائارامیە نەکات. تەنها چەند هەناسەیەکی پێش مردن ناڕەحەتە و دژوارە، ئەمەش کاتێ مرۆڤ ئاگای لە خۆیەتی کەوا خەریکە بمرێ. دوای دەرچوونی دواهەناسەی ژیان ئەو تۆزە دژواری و نائارامیەش نامێنێ. نهێنی دوای مردنیش لای خوداوەندە.